نزیکەی 50 باخ و خانووی هاوڵاتیان لە گەڕەکی کەنەسوورەی سلێمانی لەژێر هەڕەشەی ڕوخاندندان. دانیشتوانی گەڕەکەکە ناڕەزاتی دەردەبڕن و جەخت دەکەنەوە کە کۆمپانیایەکی نیشتەجێبوون بۆ دروستکردنی ڕێگا سیاجی باخەکانیان ڕوخاندووە. دوای ئەوەی شارەوانی بە زیادەڕۆ ناوزاندی کردوون. لە کاتێکدا خاوەن باخەکان دەڵێن زیاتر لە 20 ساڵە لەم شوێنەین و بەبێ هیچ خەرەبوویەکی شایستە چۆڵی ناکەین. ئێرە کەنەسوورەیە. کێشەکەتان چییە؟ کێشەکەمان ئەو کۆمپانیا هاتووە جادەکە بە ئەم جادە ئەبا جادەکە جادێکی شەستیە، بەڵام ئێمە پێش ماسەر پلان هەمومان ڕێگەپێدانی باخمانەیە، ڕێگەپێدانی خانومانەیە، ڕێگەپێدانی بیرمان هەیە. ئێستا ئەوان بەبێ هیچ قەرەبوویەک شۆفڵیانەوە شۆفڵ لێبن بمانکەن دەرەوە لە جادەکەیە لە باخەکە لە جادەکە جادەکە باخەگرێتەوە خانووەگرێتەوە تەلبە نەگرێت کارەبا ئەگرێت هەمومان مسەمسەکی ڕسمیمانەیە. پێنج باخمانی ئیجازەی هەیە ما باقی پێش ماسەر پلانەکە معاملەمان کردو و گەشتنە ڕێگەپێدان لە ڕێگەپێدانە گەشت ماسەر پلان سێوان یاتان منتیقەوە وەستا هەموو بەڵگێکی یعنی کتابی 12 دەوایرمان پێ چەندین ساڵە 100 ساڵام خاکە بە دەستمانویە ئێمە بۆ کۆمپانیا لێمان داژیرکە و بۆ خەڵک مافمان بخوا بە زەبری هێز و بە تونوتیژی و بە شارەوانی و ئەمانە. ئێستا زەبری هێستا مەرەمەر بەکارێندا ئێستا زەبری هێزەکە بۆ بوو کە ئێمە هیچ شتێک نەکەین. ئیتر ئێمەش بۆیە کەناڵمان بان کرد بۆی کە مافمان نەسوویتێ و خەرەبوومان بۆ بکرێتەوە ئەینا لە هیچ قانونەکان نەبوو باختێک بدرێ و ئەم کوردستانەش وای لێ هاتووە هەموو خاکەکەی بۆ کۆمپانیا و بۆ بەرپرس و بۆ زۆردار و ئەوانە بێ. ئەگەر وا بێ با ئێمە کوردستان شۆڵکەین بۆ کۆمپانیا بۆ بەرپرسەکان. ئیتر گوناحە نەخۆش شەهیدکەی نەخۆشی تەسخیە بەی نەخاک و ئاو بپارێزی با بۆ کۆمپانیا بۆ بەرپرس و بۆ گەندەڵکاران بێ. کۆمپانیاکە ڕاگەنجاوێکی لەسەر و گرفتە بڵاو کردەوە ڕاگەاندووە کە تەنها دوان لە باخەکان مۆڵەتی فەرمیان هەیە و ئەوانی دیکە نایاسایین و لە بنەڕەتدا بۆ شەقام تەرخان کراوە. کەناڵی پێیان پەیوەندی بە شارەوانی سلێمانیەوە کرد، بەڵام وەڵامی پەیوەندیەکان نەدرایە و خەڵکەکەش لە چاوەڕوانیدا ماونەتەوە. ئێمە لاریمان نییە، بەڵام بەمەرجێک هەڵستن قەرەبووی ئەو خەڵکەکەنەوە ئەمان بە ناوی جوانکاری کۆمپانیاکەەوە خۆی خەڵک هەمووی بازاری بەستاوە کەس بازاری نییە تامان بازارە نەبێ، بەڵام ئەمان ئەویان کردو بە پیان و دوێنێ ئەڵێ ئەم منزەری ئەم ناوی ناشرین کردو ئایا ئەم دار و درەختە منزەری ناشرین کردووە ئەو خۆڵ و خاشاکەی ئەوان هەڵیان ناوەتەوە کاکێ منزەرەمان ناشرین نەکردووە. ئەمە تەلبەنگی جوان و ڕێک و پێک بوو زۆر جوان بۆ ئەمان ئەمە دووەم جارە کاولیان کردو. دوێنێ هاتوون بە ناوی کتابی حاکممان پێ هەڵساون ئەمانیان ڕوخانە لە ئەساسە کتابی حاکمیان پێ نەبوو، کتابی تەجاوزی شارەوانی و بەلەدیان پێ بوو ئەمڕۆ چومتم با ڕسمیگرن شیان ڕسمەکەی بگرم، بەڵام ئەمان بە ناوی حاکمەوە هاتن ئەمەیان کردووە. شارەوانی ئێمە ئێستا چوینە شارەوانی هیچ بەڵێنێکیان نایێنێ وتی خۆشیتان بێ ناخۆشیتان بێ ئەمە حکومەتە عەرزەکە عەرزی حکومەتە ئێوە چەند ساڵە لەسەرین ئەبێ چۆڵیکەن قەرەبووتان باتێ نەتان ناتێ ئەبێ چۆڵی هەر بکەن، بەڵام ئێستا کۆمپانیا پارەی پێ نییە بتاناتێ حکومەتیش پاری لا نییە 20 باخە تقریبا شۆفڵیان هێناوە بیڕخێنە، بەڵام ئەوان هاتوبوون یان سیاسێکگەین خانوو ناڕخێن، بەڵام نازانم تا چەنە مەڕاستە ئەویان نازانم بۆچی سیاجەکەن مڵکی خۆیانە هاتوون بە حساب بەر جادەی شارەوانیەکەوێ، بەڵام هیچ قەرەبوویەک نەکراونەتەوانی پێشتر جادەی شارەوانیەکەوێ بەڵێ 6 مەتریەکە پێایەت پێشتر شارەوانی هاتوون کە قەرەبووشەکان نووسیوە، بەڵام هیچ وەرگێکی ڕسمیان نێناوە. ئێستا چ وعدێکتان پێدراوە بۆ قەرەبوو چێ وعدی هیچ وعدێک نەدراوە نە لەلایەن شارەوانی نە لەلایەن کۆمپانیا هەرە وەرەقەیە بکە لە شارەوانی هەیە بە حساب نووسیویانە چیتیان نووسراوە قەرەبووی بۆ نمونە دار و نازانم بینایە و چی و چێمانە ئێتر خۆتە زانین سیخە لە بینی خەڵک و حکومەتانەمەوە. لە نێوان ڕوونکردنەوەی شارەوانی بۆ پیادەکردنی یاسا و ناڕەزاتی دانیشتوانی ناوچەکە پرسی قەرەبووکردنەوە بۆ تەخاڵی سەرەکی ناکۆکیەکان. داواکاری هەوڵەتیان بۆ وەرگرتنی قەرەبووی شایستە هێشتا بێوەڵامە و چاوەڕوانی ئاوردانەوەی بە پەلەی لایەنە پەیوەندیدارەکانن بۆ یەکلایەکردنەوەی کێشەکە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.